لەبارەی هەردوو ئەم پرسانی کە باسم کرد پێکێنانی شاندێک بۆ ئەوەی کە سەردانی پارتی بکەن بگەڕێتەوە بەغدا و هەڵبژاردننی سەرۆگۆزیرانی عێراق لەگەڵ میوانەکەم دکتۆر عەمار عەزاوی سەرکردە لە هاوپەیمانی عەزم و لە ئەنجومەنی سیاسی نیشتیمانی سونە لە ستۆدیۆ کوردستان 24 لە بەغدا لەگەڵما بەڕێز دکتۆر عەمار زۆر بەخێر بێت بۆ کوردستان 24. پێتان وایە بە لیژنەی پەرلەمانی پارتی ڕازیە بێت بەگەڕانەوە بۆ بەغدا؟ بەڵێ سەرەتا سڵاوێکی گەرم لە تۆ بەڕێزم و لە بینەرە بەڕێزەکانتان بینەرە بەڕێزەکانی کوردستان 24 و خوشکی بەڕێزمان و هەموو بینەرەکان با لە یادمان نەچێت پارتی دیموکراتی کوردستان بەشێکی سەرەکی و گرنگی پێکهێنەری پرۆسەی سیاسیە لە عێراق هەر لە سەرەتای عێراق تا ئەم ساتە ئێستا لەوانەیە ناکۆکی هەبێ هاوڕانەبوون هەبێ لەوانەیە ناکۆکی لە تێڕوانینەکان هەبێ لە داواکاریەکان لە شایستەکان بابەتەکانی تر بەڵام ئەمە باواتەوە ناگەێنێت و نابێتە پاساو بۆ هیچ لایەنێک هەڵوێستی لە دژی پارتی دیموکراتی کوردستان بێت چونکە باش لە قورسایی و گەورەی پارتی تێدەگەین و بە تایبەت سەرۆک بارزانین و هەموو ئەو قورسایی و ئەو میراتە مێژووی و سیاسیی هەیەی کە بۆ دەیان ساڵ درێژ دەبێتەوە بۆیە لەو بڕوایەدا ئێستا لە بەغدا دیدگایەکەیە کە پێویستە پارتی بگەڕێتەوە بۆ ئەنجومەنی نوێنەران و ببێتە بەشێکی سەرەکی و گرنگ لە پرۆسەی پێکێنانی حکوومەتی ئایندە بۆیە لەوانەیە ناکۆکی هەبێ لەوانەیە هاوڕانەبوونەکەش بوونی هەبێ بەڵام نەگاتە ئەو ئاستەی بمانەوێت ببێتە پسڕانی پەیوەندیەکان و ناکۆکیەکی باشە چ پەیامێکتان هەیە بۆ پارتی؟ سیرکەن وەک هاوپەیمانی عەزم ئەویش بەشێکی سەرەکی و گرنگە لە ئەنجومەنی سیاسی لەو بڕوایەدایە پارتی دیموکراتی کوردستان هەروەک گوتم بەشێکی سەرەکی و هاوبەشێکی سەرەکی و بنچینەیی هەموو هەنگاوەکان و قۆناغە سیاسیەکان بۆیە دەمانەوێت بگەڕێتەوە ببێتە بەشێکی سەرەکی و گرنگ هەروەک پێشتر باسمان کرد و هەروەک هەمیشە بۆتە پەناگەیەک بۆ هەموو لایەنە سیاسیەکان لە کاتی ناکۆکی و هاوڕانەبوونەکاندا بۆیە نامانەوێت دوژمنداریەک یاخود ناکۆکیەکی درێژخایەن هەبێ چونکە دەمانەوێت بگەنە لێک تێگەیشتن لەگەڵ هەموو لایەنەکان بۆ ئەوەی دۆخەکە وەک پێشوو بگەڕێتەوە سەرڕێزکەوت. نیگەرانیەکانی پارتیتان لەبەرچاو گرتووە؟ سیرکەن لە کاری سیاسی لەوانەیە لایەنێک هەبن لە بڕوایەدان دەیانەوێت هەنگاو بنێن لە کارەکانیان و بەردەوام بن لەوەی کە بڕوایان پێ هەیە تا دەگەنە ئەو ئەنجامەی خۆیان دایانێت بەڵام دەرەنجامە سەرەکیەکە و گرنگەکە ئەوەیە هیچ لایەنێک نایەنەوێت بە تەواوی پچڕانێک لەگەڵ پارتی دروست بێت مەگەر بەشێک لە لایەنە سیاسیەکان کە لەو بڕوایەدا لەوانەیە ئەو توانە سیاسیەی هەبێ وێنە ڕاستەکە بۆ واقعی سیاسی بخوێنێتەوە لە کاریگەریە سیاسیەکان تێ بگا لە پرسی هەڵبژاردننی سەرۆک کۆمار پشتان لە پارتی کرد و چوونە پاڵ لایەنەکانی دیکە. نەخێر سیرکە وەک هاوپەیمانی عەزم هەڵوێستەکە ڕوون و ئاشکرا بووە. هاوپەیمانی عەزم لە هەڵبژاردننی سەرۆک کۆمارە ئاشکرا بووە تەنانەت لێک تێگەیشتنیش هەبوو لەگەڵ سەرۆک بارزانی و پارتی کە ئێمە لەگەڵ یەکدەنگی نیشتیمانی هەنگاو دەنێن ئەگەر بە ئاراستەی یەک کاندید بێ ئەگەر لە گەڕی یەکەم بینیمان هەڵوێستەکان زۆر ڕوون و ئاشکرا بوو لە گەڕی دووەم دەزانین هەموو بەرەو ئاراستەی ڕۆیشتن نەبێتە چەق بەست
تنێک پرۆسەکە ڕاگیرێت و بنبەست بێ بەڵام لە کۆتاییدا پەیوەندیە سیاسیەکان و پابەندیە سیاسیەکان بوونیان هەیە لە بڕوایدام زۆر ڕوون و ئاشکراشە پارتیش باش لەمە دەزانێت و هاوپەیمانە ڕاستەقینەکانی خۆی دەناسێت دەزانێکێ لە هەڵوێستە سیاسەکان هەڵوێستە سەرەکیەکان لەگەڵی دەوەستێتەوە تەنانەت پارتی لە دوایین لێدوانەکانی دەگوتی ئێمە دژی کەسێک نەبووین بێتە سەر و کۆمار دژی ئەو میکانیزمە بووین کە هەنگاوەکان تێدا جێبەجێکران ئەمەش بەیامێکی زۆر گرنگی پارتیە بەرەو ئاراستەیەی کە ئێستا سەر و کۆمارە بەڕێز نزار بینیمان دژی پرۆسەکە بوون چونکە عەزم دەیەوێت لایەنێکی سەرەکی بێ لەگەڵ لایەنەکانی دیکە بۆی یەکدەنگ بن یەک هەڵوێز بن بۆی هەڵوێستێک دروست نەبێ نەرێنی بێ یاخود لێکدانەوەیەکی نەرێنی هەبێ لەسەر حسابی باشە بالەباری پرسی سەر و کۆماریشەوە پرسیارت لێ بکەم دکتۆر پێتان وایە کە چوارچێوەی هەماهەنگی لە ماوەی دیاریکراودا بتوانێت کاندیدی سەرۆکوەزیران یەکلای بکاتەوە؟ سیرکەن ئێستا لە بڕوادام تۆپەکە لە گۆڕەپانی چوارچەوەی هەماهەنگیە لە گۆڕەپانی چوارچەوەی هەماهەنگیە و ئەمڕۆژ دەبوایە کۆبنەوە بکەن چوارچەوەی هەماهەنگی ئەمڕۆ ڕۆژی چوارشەممە کۆبنەوە بکات بەڵام دواخرا بۆ ڕۆژی هەینی لە بڕوایەدام ئەوان ئێستا لە بەردەم ڕێگای یەکلاکردنەوە پێویستە یەکلای بکەنەوە کاندیدەکە دەستنیشان بکەن دواخستن لە بەرژەوەندی ئەوان نییە لە بەرژەوەندی دۆخی سیاسیش نییە چونکە شایستەی سیاسی هەیە پابندبوون هەیە پێویستە بەدی بهێنرێ پێویستە زۆر ڕوون و ئاشکرا هەبێ بوونیشی هەبێ چوارچێوەی هەماهەنگی لە بەردەم بابەتێکی زۆر گرنگە و پێویستەیە لە ڕۆژی هەینی خۆی یەکلای بکاتەوە لە کۆتا کۆبوونەوەیدا و کاندیدێک دەستنیشان بکات چوارچێوەی هەماهەنگی تەنیا لە نێوان خۆیاندا پرسەیەک لای یەکەنەوە مەبەستمە بپرسم هیچ پرس بە ئێوە کراوە بۆ هەڵبژاردنی سەرۆکوەزیران چوارچێوەی هەماهەنگی پرسی پێکردوون؟ سیرکەن ئێمە ئەو باوەڕەمان هەیە و پێشمان وایە کە هەڵبژاردنی سەرۆکوەزیران لە پشکی یاخود کاری چوارچێوەی هەماهەنگیە بەڵام هەروەک دەزانن کاتێک ناوەکە پێشنیاز دەکرێ و دەچێتە پێشەوە دواتر کە لێک تێگەیشتن دەبێت لە دوای کاندیدکردنەکە ئەو کاتە پرس بە لایەنی دیکە دەکرێت بەڵام لە کۆتاییدا ئەمە شایستەی چوارچێوەی هەماهەنگی بە بڕۆیەمە بەڵام لە بڕوایداین یەکدەنگی نیشتیمانی پێویستە بەدی بێنرێ بۆ ئەو کاندیدەی بۆ سەرۆکوەزیران دەستنیشان دەکرێت ئەوانیش لە بڕوایدا دەزانن و لەمە تێدەگەن بۆ ئەوەی کەسایەتیەک نێتە پێش ناکۆکی لەسەر دروست بێ و بۆیە کەسێک دەستنیشان دەکەن لایەنە سیاسیەکان قبوڵی بکەن لایەنە سیاسی سەرەکیەکان وەک هێزە سیاسی سونیەکان و هێزە سیاسی کوردیەکان. زۆر سپاس دەکەم دکتۆر عەمار ئازاوی سەرکردە لە هاوپەیمانی عەزم و لە ئەنجومەنی سیاسی نیشتیمانی سونە لەگەڵمان بووی لە بەغدا و سپاس.